دیار دوانزەمی ساڵیاتی دراندنی کەناڵی ئاسمانی کەرکووک پیرۆزەکەم لە هەم لە خۆمان لە تەواوی ستاف و کادر و کارمەندان و تەواوی بینەرانمان لە شار و ناوچە جێناوەکان و تەواوی کوردستان. زۆر سپاس. کاکڕەوان پێم خۆشە سەرەتا پێناسەیەکی چەمکی ڕاگەیاندن بکەیت ئەخۆ هەم بۆ بەڕێستان و هەم بۆ ئەم ناوچەیە چی ئەگەیەنێت؟ دیارە ڕاگەاندن لای هەمووان ئاشکرایە، گەاندنی ئەو پەیامەیە، گەاندنی ئەو بیرڕایەیە، گەاندنی دەنجی هاوڵاتیانە بە لە خەڵکەوە بۆ خەڵک یاخود لە خەڵکەوە بۆ لایەنی دەسەڵاتدار و ئێمەش لە دەستگای میدیای کەرکووک توانیومانە لە ماوەی 12 ساڵی کارکردن یاخود باسمانی بوون کەناڵەکەمان خزمەت بکەین ئەو دەیتوانی بێتمان و بە پێوتوانە و بە پێ ئیمکاناتیانی هەبووە خزمەتی هاوڵاتیانمان کردووە لە کەرکووک و ناوچە جێناوەکان و لە تەواوی کوردستان و عێراق توانیمانە پەیامێکی ئاشتیانە، پەیامێکی پێکەوەژیان، پەیامی هاوڵاتی بوون بگەینین بە هەموو لایەنەکان و دووربین لە تەعسوبێت و دووربین لە توندوتیژی، دووربین لە پەیامی ڕقوکینە بۆ هەموو پێکاتەکان. کاکڕەوان بەردەوام ئەبینکەوە ڕاگەیاندن دەسەڵاتی چوارەمە ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوویشدا لە شاری کەرکووک ڕوویدا و سەری هەڵداوە کە ئەگوزارێت زیاتر ڕاگەیاندنێکەوە ئاراستەی خەڵکە کاتوە کە بین ڕاگەیاندنی مەبەستم لایەنێکەوە بە فیتی لایەنێک ئاراستەی خەڵکە کات و دوێنش بینیمە کە قوربانی بەداخۆشەی دوو برینداری لێکەوتەوە لە هەندێک کاتە لە هەندێک قۆناغەکانی خەباتە ئەگە سیاسی یاخود مەدەنی بێت بەردەوام دەستگای میدیایی کەرکووک بێلانی خۆی پاراستووە تا کەرکووکیانە مامەڵەی کردووە لە بنەوە یاخود لە بەرژەوەندی پێکاتەونەتەوە جیاوازەکان دانیشتوانی شارەکە بەگشتی هەندێک جار پەنجەی تۆمەتی بۆ درێژکراوە ئەمەیان بۆچی؟ دیارە باسم کرد کەناڵی ئاسمانی کەرکووک کەناڵی پێکەوەژیانی پێکاتەکانەوە پەیامی ئاشتی، پەیامی برایەتی، پەیامی پێکەوەژیان بڵاوەکاتەوە دوور لە ڕقوکینە، دوور لە توندوتیژی، دوور لە پێکدادانی تایفی، دوور لەو پەیامانی کە زیان بە کۆمەڵانی خەڵکی کوردستانە گەێنن یاخود کەرکووک گەێنن دوور کەوتۆتە لەوانەوە ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمانەوە بە تایبەتی دوێنێک ڕاگەاندن ئەمەوێ سەرتا باسەوە بکەم ڕاگەاندن دووسەرێ ئەتوانی هەم کاری باشی پێ بکەی هەم کاری خراپ پێ بکەی هەم بە زیانی میلەتەکەت بێ هەم بە قازانجی میلەتەکەت بێت بەڵام ئەوەی بینیمان هەندێک لایەن لە ڕێگەی کەناڵەکان یانی خۆیانەوە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان دەورێکی خراپی بینی لە کەرکووک و ڕۆڵێکی زۆر خراپی بینی کە ئەوەش فیتنەی دوی ئەیلول بوو بە من بە فیتنە ناوێ بم کە کارەساتی لێکەوتەوە کە خوێنی کورد ڕەشا کە هاوڵاتیانمان بریندار بوو بە ناحاق و چوار شەهید درا بەداخەوە ئەمە منەیگەڕێنمەوە هۆکارەکەی هەم جانبە سیاسەکەیەتی کە پارتی و هاوازەکانی و چەندانی چوشۆ بینی لە کورد و لە تورکمان و لە عارەب دەستیان هەبوو لەم فیتنەی کەرکووک و دوجارش لە ڕێگای میدیاکانیانەوە هەوڵیاندا کارەسات بەسەر کەرکووک بێن و کەرکووک بکەن بە سەربازگە و کەرکووک بکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەو سیاسەتە پێڕەوکەن کە بێتە هۆی شەڕی تایفی لە کەرکووک ئەمەوێ باسەوە بکەم لێو سۆنگەی بێمە بابەتەکەی بەڕێستەوەکە ئەمە زیانی بە میلەتەکەمانەگەیەنی ئەم جۆرە سیاسەتە ئەم جۆرە ڕاگەیانەکە تیغێکی خۆی دەرکردو شمشێری خۆی دەرکردو بەرامبەر کۆمەڵانی خەڵک بەرامبەر پێکاتەکەی خۆی ئەمە بە زیانی میلەتەکەمانەگەێتەوە قوربانیشی لێکەوتەوە بینیمانەوەش دوێنێ ڕۆیدا بەداخەوە ینی چوار شەیدی لێکەوتەوە و چەند بریندارێک هەیە زیاتر لە 10 بۆ 12 بریندار هەیە ئەمە کارەساتە ینی میدیا بتوانێت ئەم ڕۆڵە خراپە بدینێت ئەم جۆرە سیاسەتە بکات ئەمە بە زیانی خەڵکاوە ئەوش بینیمان ئەنی ناکراوە بە ئێمە زووتر بانگەوازی ئەومان کرداوەمان کرد کە ئەم فیتنەیە لە کەرکووک دروست نەبێت کەرکووک تەحملی ئەو بابەتە ناکە بۆیە ئێمە وەکو دەستگای میدیایی کەرکووک لە چەند ڕۆژی ڕابردووە خۆتان شاهدحاڵی ئەوە و کارمەندی ئەم دەستگایان پەیامی ئاشتیمان بڵاوە کردەوە پەیاممان بڵاوە کردەوە کە ئەم جۆرە سیاسەتکردن ئەم جۆرە عەلامە بە زیانی خەڵکاوە دوجار بە زیانی هەموو شارەکە گەڕێتەوە لە هەموو پێکهاتەکان بینیمان قسەکان ئێمە دەرچوو ئەو پەیامی ئێمە بڵاومانە کردەوە پەیامەکەی ئێمە ڕاست و تەندروست بوو بەڵام بەداخەوە ئەوان گوێیان نەگرت و کارێکیان کرد کە ئەم دۆخە بەسەر کەرکووک بێت. کاتە کاکڕەوان کاری دروست لەو کاتی گرژێکی لەم جۆرە ڕۆدا بە تایبەت لە نێو شارە و لە نێو هاوڵاتیان و کە ئەمەش مەترسێ بێ سەر ئاشتی کۆمەڵایەتی کاری تەندروست چییە چۆن ڕوبەڕووی دۆخێکی لەم جۆرە ببنەوە؟ میدیا لە پاڵەوەی کار دەبێت پیشەی بێدووە ئیتیکی ڕۆژنامەوانی پارێزی ئەخلاقەوە بەها بنیشتیمانەکان پێویستە ڕەچاو بکرێت
و بەها کۆمەڵایەتیەکان ڕەچاو بکرێت ئێمە لە دەستگای میدیایی کەرکووک خۆتان شاید حاڵی ئەوەن و بینەرا بەڕێزەکان شاید حاڵی ئەوەن کە ئێمە بەها کۆمەڵایەتی نەتەوەیی یان نیشتیمانیە کوردایەتیمان پاراستووە لە کەرکووک وەڕچاومان کردووە لە پاڵەوەی کە کاری پیشەی خۆمان ئەنجام داوە بە پیشیانە ڕۆماڵی هەموو جۆرە چالاکی و وحداسەکانی بەسەر کەرکووک تۆ ڕۆماڵمان کردو بە تەندروستەوە بە ڕێگا ڕاستەکەات ڕۆماڵمان کردو بەڵام ئەوەی ئەیبینیت هەندێک لایەن نازانم هۆکارەکەی چییە بە ڕەنگە لێرە شوێنی ئەوە نەبێ باسی بکەین کامان ئەو ڕۆڵە بۆ ئەبینن بەڵام لە پاڵ ڕۆماڵی پیشیانە پێویست بوو ئەوان ڕچاوی نیشتیمانی بوون بکەن ڕچاوی کەرکووک بکەن ڕچاوی باردۆخی کەرکووک بکەن بەڵام بەداخەوە نەیان کرد ئەمە شۆکارەکەی ڕەنگە لای خۆیان بێت کە بۆچی بە فیتی چەند لایەنێکی دەرەچی و چەند ناخۆی ئەم کارە ساتیان کرد بەڵام خۆشبەختانە ئێستا دۆخەکە ئارام بۆتەوە و بە هەوڵی هەم یەکێتی نیشتیمانی هەم لایەنە نیشتیمانیەکانی کەرکووک و هەم دەستگای میدیایی کەرکووکش بە خۆی لە ڕووداوەکان دەور و کاریگەری تایبەتی هەبوو دەور و کاریگەری باشی هەبوو ئەو بوو نەبوو کە هانی خەڵک بدا بۆ ئاژاوی ژێڕی هانی خەڵک بدا بۆی کە شەڕ و پێکدادانەکان زیاتر بێت ئاراستەیەکی خراپ بکرێت بۆیە من دووپاتێکەمەوە کە لەگەڵ ئەرکە ڕۆژنامەوانی پیشەیەەکە پێویستە بەها کۆمەڵایەتەکان بەها ئەخلاقیەکان بەها نیشتیمانەکان پارێزین و خۆشبەختانە مە لە کەناڵی کەرکووکەوەمان پاراستووە. باش کاکڕەوە تا چەند گرنگە خەڵکی لە ئێستادا وشیار بێت وەک بینیمان چەند دەستگایەکی میدیایی لایەنێک کەەوە ئاراستەی خەڵکی کورد بەرەو دۆخێکی خراپ بەداخەو قوربانی و شەید و برینداری لەکەوتەوە تا چەند گرنگ لەم کاتێ لەم قۆناغەیەکەوە خەڵک وشیار بێت بە تایبەتی ئێمە هەنگاوی بەرەو هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگاکان. دیارە وشاری خەڵک گرینگە و پێویستە خەڵک هەست بە پرسیارەتی بکات و جۆڕایالی ئەو کەسانە نەبێکە لە هەولێرەوە یاخود لە دووری کەرکووکەوە ئاراستەیانەکان بە شێوەیەکی خراپ و وەک چەند کەناڵێکە کارمەندیان هێنە بۆ کەرکووک بۆی ڕۆماڵێکی خراپ کە و ڕۆڵێکی خراپ بینە پێویستە خەڵک وشاری زیاتر بێت سۆزی هەوڵاتی بەڵێ بە ناوی کوردایەتی و بە ناوی نیشتیمانی و هەستی کوردایەتی خەڵکە جوولێنن عاتفی خەڵکە جوولێن کە کاردانەوەیان هەبێ. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەوڵی ئەوماندا کە پێکاتەکان هەموو لایەنەکان هەموو هاوڵاتیانی خۆمان ئەو هۆشیاریان لا دروست بێکە نەکەونە ژێر کاریگەری هەندێک میدیای خراپەوە کە بەڕاستی ئاراستەکردنەکەیان خراپە بەڕاستی ئاراستەکردنەکەیان بە شێوەیەکە لە شێوەکان کە دوورە لە هەموو بەها پیشەیەکان دوورە لە بەها کۆمەڵایەتەکان دوورە لە بەها نیشتیمانەکان بۆیە وشاری هاوڵاتیان زۆر گرنگە و پێویستە و میدیایش کە ئاراستا کرێ بزانانی چۆن ئاراستەکرێت چکە من دووبارەیەکەمەوە میدیا دووسەرێ ئەتوانی بە شێوەیەکی باش بەکاری بێنیەوە بتوانین بە شێوەیەکی خراپش بەکاری بێنیت. بەڵێ کاکڕان دەستگای میدیایی کەرکووک یاخود کەناڵی ئاسمانی کەرکووک تاکو چەند ڕۆڵێکی گرنگی بینی وا لە ناوچەدا بڕێنراوەکان چونکە هەمیشە باسڵاوکرێکەوە ئەوان زۆر ینی میدیاکان بە شێکی گشتی کەمتەر خەمن بەرامبەریان کەناڵی ئاسمانی کەرکووک تاکو چەند توانێت جێگەی هەموو ئەو کەناڵانی تر دەستگا میدیاکانی تر بگرێتەوە بە هەنانە بچێت و دەنگی ئەوان بگەێنێت. دیارە لە 12 ساڵی ڕابردوو باەخی تاوامان بە کەرکووک و ناوچە جێناوەکان داوە بەڵام خۆتان نەزانن کە لە ساڵی ڕابردووە بە پێی بڕیارێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە تەقاکراین بۆ کەرکووک و ناوچە جێناوەکان و کاری ڕۆماڵی ئەمە زیاتر باەخەدەین بەم ناوچانە لەگەڵەوە شتا کاری یاخود ڕۆماڵی ئەحداسەکانی هەرێم و ئەحداسەکانی عراق وەکو پێویستی کرد زیانەکان شەکەین بەڵام باەخود تەرکیزی ئەمە زیاتر لەسەر هەم کەرکووک و ناوچەی ئەو ناوچانەیە کاکەونە چوارچێوی مادەی 140 کارمانتیا کردووە و ئێمە لە ساڵی ڕابردووە نووسنگەمان کردووە لە بەشێ لە شارچکەکان و هەوڵمانداوەکە لە سەرجەم ئەو قەزا و نەحیانی کە ئەکەونە چوارچێوی مادەی 140ەوە نووسنگەمان هەبێەوە پامێرمان بۆیاندانەوە ڕۆماڵی تایبەتیانەکەن و بەرنامە و کاری پێویستیان لەسەرەکەین. باش کاکڕۆنەکەڵێت ئەمە دیارە بنرخەکەی ڕەوانشاد سەرۆکمان جەلال بوو بەدەر لەوەی کەوا دەستگای میدیایی کەرکووک سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان و تا ڕادەیە کە توانین بڵێن زمانە فەرمیێکی زمانێکی کوردیە زمانی دایکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبنین لە بەرنامە و لە گەشتە هەواڵەکانیدا لە پرۆگرامە جیاوازەکانیدا بە زمانەکانی دیکە یعنی نێتەوە پێکاتەکانی دیکە بەرنامە بەخشی خۆیەکات لەگەڵەوەشدا تا چەند لە ئاز داخوازی دانیشتوانی پێکاتەکانی دیکەی کەرکووک بۆ نمونە عەرەب تورکمان ئاشور باڵە دیارە خۆمان نەزانین کە لە سەرتایی دروستبوون یاخود دامەزرانی ئەم کەناڵەوە پامێکی ڤیدیۆی سەرۆکمان جەلال هەیەەوە پێم پیرۆزباییە بۆکردنەوەی ئەم کەناڵە و چەند وتەیەکی بە نەرخ چەند وتەیەکی ئاڵتوونی بۆ کەرکووکەکان ئەخاتە ڕوو بۆ
کەناڵی ئاسمانی کەرکوویەک هاتە ڕوو ئێمە ئەوتانەی سەرۆک مامزەلامان کردێتە فەلسەفەی ڕێبازی کارکردنمانوە لەو سیاسەتی چەپە گوڵێکە وەکوی چێنیشتمانی کوردستان خود سەرۆک مامزەلال بەرزستەیە کرد ئێمە شەوڵمانداوە بینە خوێندکارێکی بەوفا بۆ ڕێبازەوە ئەو قسانی ئەو ئەوتانێ ئەو بتوانین بەرزەستەیەکەین لە کاری ڕۆژانەمان وەکو میدیا بۆ بەنسبەت پێکاتەکانەوە ئێمە ئەستە دەستگای میدیای کەرکووک بە 4 زمان پەخشەکات بە زمانی کوردی وەکو زمانێکی ڕسمی و زمانی عاربی و زمانی تورکمانی و سریانیش کە پێم وایە تاکە کەناڵی لە هەموو عێراق بتوانین بە 4 زمانی شارەکە پەخش و ڕووماڵی خۆمان بکەین و هەواڵەکان پێشکەش بکەین بۆ ئێمە گرینگە بۆ پێکاتەکان و ئەمە ئەو حساسە دروستەکە کە کەناڵی کەرکووکی جیاوازێ ناکات نێوان پێکاتەی بۆ پێکاتەیەکی دیکە کە ئەم پێکاتەیە زۆرە یاخود کەمە نا ئێمە بەعکسەوە هەوڵمانداوە هەموو پێکاتەکان بێکساوسێ بکەین و بتوانین خزمەتیان بکەین و بۆیە بە زمانی خۆیان پامەکان بەخۆیان بگەین کاکەڕاو ڕەنگەمە ئەم پرسیارە دروست بێت لای هەوڵاتیان یاخود بینەرانی کەناڵەکەی چۆن تۆندرا و تازنە دروست کرێت لێرەیە کەوا مافی هیچ نەتەوەیەک نەخورێت و کارەکان بە باشترین شێوە ئەنجام بدرێت ڕەنگە هەر ئیزافەتم بە پرسیار بستارە ڕەنگە هەندێک دەستبەرداری هەندێک مافی خۆت بیت وەکو بەڵێ وڵای خۆتان ئەزانن پێم وای بینەرانش ئەزانن کە ئێمە لە دەستگای میدیایی کەرکووک کە چەند کارمەندین ڕۆژانە کەوتمان لەگەڵ هەواڵانمان لە تورکمانەکان لەگەڵ عارەبەکان لەگەڵ برانی پێکاتی سریانیە بێت و هەمووان ڕەفیقیەکن هەموو دۆستیەکن و بە پێک ئاشنان وە ڕەنگە ئێمە هەندێک زار لە بەرەوەی کورد زۆری نەیە لاندێ مافی خۆمان خۆش بین بۆ برا تورکمانەکان یاخود بۆ برا عارەب و سریانەکان یعنی ئێمە ئەو جیاوازیەمان نەکردووە لە کەرکووک و بە تایبەتی لە دەستگای میدیایی کەرکووکش وە لایەن جەنابی بەڕێوەبەری گشتیشەوە ئەو جیاوازیە نەکراوەکو بگرە ئێمە کەمێ نازمان زیاتر دایاتە بۆ برادرانی کە لێرە لە پێکاتەکانی دیکەن ئیشەکەن لە هەندێک مافی خۆمان خۆشەبین بۆی ئەوان دڵیان نێشێ یاخود بتوانن بە باشی کارەکانی خۆیان ڕاپەڕێن باشە هەڵبەت بۆ قۆناغی داات و ئەرکتان قورسە بێت پلان بەرنامەتان چیە بێت وەکو دەستگای میدیای کەرکووک بە تایبەتی وەکو هاوکارم سارا پێشتر ئاماژەی پێکرد کە زمان حاڵی ناوچە کێشە لەسەرەکان ئێوە چۆن ئەتوانن بەدەم هەموویانەوە بچن بەدەم هەموو ناوچەکانەوە پامەکانیان بکەن بەڵێ ئەمە دیارە بۆ وەرزی نوێی دەستگای میدیایی کەرکووک چەند بەرنامە و پرۆژەیەکی نوێ هێنینەکەیەوە و بە سەرپەرشتی بای بە ڕێزمان کاگریمات وەکو سەرپەرشتیاری گشتی لە ڕێگەی ئەوە ڕێنمایی و ڕاستپاردانی و کە شۆڕێکات بۆ خوارەوەکە ئەوش لەلایەن دەستگای لایەن مەکتەبی عەلامەوە پێگات ئێمە ئەتوانین بەرنامە پرۆژەکانی خۆمان بۆ ئایندە بخەینە ڕوو و بتوانین ببینە دەنگ و ڕەنجی تەواوی کەرکووک و ناوچە جەناکۆکان و بۆ ئەوش پلان و بەرنامەی جۆرە زۆرماندانەوە بەڵێ کاکڕوان ئەو گۆڕانکاریە سەردەمیانی کە هاتووە ڕاکردن بە دوای بینەر و ئەبینیت لە هەنێ لە کەناڵەکانی ترکە ئەبینرێت ئەم هیچ کاریگەری نەکردووە لە کەناڵی کەرکووک و لەسەر هەمان ئاڕاستی خۆر هەمان ڕێگەی خۆیەتی ئەتوانین بڵین هۆکارەکەی چییە؟ ئەنێ ئێمە خۆتان نەزانن دەستگای میدیایی کەرکووک جگەلەوەی کە کەناڵی ئاسمانی هەیە ڕادیۆی هەیە و بەشی وەرزشی هەیە و گۆڤاری هەیە و ساڵۆنی هەیە بۆ نووسەران ڕۆشنبیران و سۆشیال میدیا هەیە کە لەوێش پەخشی خۆی ئەکات و بە وتەکان یاخود ئەو هەواڵانی کە ڕووداوەکان لە شاری کەرکووک ئەیگەێنێت لە ڕێگەی هەموو کەناڵە جیاوازەکانەوە پێم وایە ئێمە دەستگایکی شامل و کاملین بۆ لەو ڕۆوەلا ئەوەی هاوڵاتی بێت ئێمە هەمانە لە ڕێگای ڕۆژنامە یاخود گۆڤار یاخود کەناڵی ئاسمانی یاخود لە ڕادیۆ یان ئەوەی کە بابەتی سۆشیال میدیایە بەداخۆ ئێستا وایلی هاتووە خەڵک شەڕی ڤیۆ کاتوە شەڕ لەسەر ئەوەیە چەند زوو هەواڵەکەی خۆت بگەێنی بەڵام ئێمە وەکو کەناڵی ئاسمانی کەرکووک بایەخمان بەوە زیاتر نەداوە بەڵکو بایەخمان بەوە داوەکە هەواڵەکە تا چەند ڕاستاوە تا چەند کاریگەری خراپی بێ بەسەر هاوڵاتیانەوە خۆ معلوماتانی هەیە و ڕووداوانی کەرکووکە بێ ڕەنگە ئێمە پێشەموو جیهەتەکانی دیگە پێشەموو کەناڵەکانی دیکە بگاتە دەستمان بەڵام ڕەنگە ئێمە هەست بە پرسیارەتی زیاتر بکەین لە چاو و سۆشیال میدیانە یاخود لە ڕێگای ئەو کەناڵانی کە دیکەوە هەیە بۆیە نەماویستووە کارێک بکەین کە هاوڵاتی خۆمان بریندار بکەین یاخود بە جۆرە لە زۆرێ تووشی دڵڕاوچەی بکەین بۆیە پابەندی ئەو
ئەگەڕێمە سەر و قسە پابندی ئەو بەها کۆمەڵایەتی و نەتەوەی و کوردانی خۆمانین و دەبێت پێویستە لە هەندێک حاڵەتە پیشەیەەکەی خۆت وەلا بنێ هەندێک جا بەڵکو نیشتیمانیانە بیرکەیتەوە یاخود لەبەر دۆخی هاوڵاتیان هەندێک شتەیە کە بڵاو نەکرێتەوە باشترە بەڵام بەداخۆ پێویستە میدیا بەرپرسانەتر بە مامەڵەکات و پیشیانەتر مامەڵەکە و ڕوحێتێکی نیشتیمانی لە ناوە بێتاکو و بتوانێت ئەو پامی هەیەی بگا بە خەڵک بە شێوەیەکی ڕاست و تەندروست. کاگڕۆن ئەوەی کە لە ئێستادا لە میدیای کوردی ڕوەدات بە گشتی مەبەستم کوردستانێک کەرکووکیش بێ یاخود کەناڵەکانی دیکاوی لە کەرکووکەوە ڕووماڵێک کەنوی گواستنەوە تا چەند تەندروستە تا چەند خزمەت بە دۆخی کەرکووک و دۆزی کوردەکات. بەداخۆ بەشێکی ئەو کەناڵانی کە لە هەرێمی کوردستانن بە تایبەتی لە هەولێرن ڕۆڵ و کاریگەریشی زۆر خراپیان هەیە لەسەر نەفسێتی هاوڵاتیان لەسەر دۆخی هاوڵاتیان و لەسەر دۆخی شارەکەش کە بەداخەوە لە کەرکوو لە هەولێرەوە پامی زۆر بڵاوەکەنەوە کە بە خزمەت بە پێکۆژیان ناکە خزمەت بە هاوڵاتیانی کورد ناکە خزمەت بە ئەو دۆخەی کە ڕوویداوە لە کەرکووک ناکەیانی دۆخی کەرکووک دۆخێکی نەخوازرا و مانەوەنەوەیەوە دەسەڵاتێکی پێویستە و تایبەتمەندیە ئەوان ڕچاوی بکەن ئێمە لە دەستگای میدیای کەرکووک بە تەواوەتی ڕچاوی ئەو خاڵانەمان کردووە بەڵام بەداخەوە ئەوانەی لە هەولێرن ڕچاوی ئەو دۆخە ناکەن ڕچاوی دۆخی نەفسی هاوڵاتیان ناکەن بەڵکو بە زۆر لە جۆرەکان یانوێت پشێوی دروستکەی بە زۆر لە جۆرەکان یانوێت کەرکووک دایم لە دڵڕاوکەی بیانی ئێوە تەسەوەرکەنم بەیانی ئەمە هاتوومە بۆ دەوام بە چوار خاڵی سەربازی ئاڕەت بوومە ئەنی کەوتومە دوای وتومە لە کەناڵی ئاسمانی کەرکووکم بە ڕێز و احترامیکی زۆرەوە منیان بەڕێ کردووە ینی هاوڵاتیان و لایەنە ئەمنیەکان لایەنە سەربازەکانش لەوە تێگەیشتونە کە کەناڵی کەرکووک کەناڵی پێکۆژیانە کەناڵێکە بەرهەمی جوانی هەبوو بەرهەمی باشی هەبوو کە خزمەت بە هەموو پێکاتەکانی کەرکووک بکەوە ڕۆڵێکی سالمی بینیەوە ڕۆڵێکی ئەوەی بینیەوە کە بتوانێت ئاشتی بەرقەرارکە لە شارەکەەوە ئەو دۆخەی کە ئەو دۆخانی کە دێتە بەرکەرکووک بتوانێت ڕێی پێ بگرێت یاخود بتوانێت لە شێوەکان کپی کاتەوە پابندی هەموو کارەوەی تا دوێنێ تا جەنگانی شەوکەوە ڕووی ئەدا و هەندێک کەناڵ لانی هەندێک کەناڵی سەربەلایەنێک گواستەوە کاریان لەسەر کرد و ڕووماڵانە کرد ناوێنەی چی ئەمە فەوزایە ئەمە میدیایکی غێری تەندروستە ئەمە کارکردن لەسەر هەست و سۆزی تاشی هاوڵاتی ئەمە بەلا ڕێدابردنی خەڵکە تێکدا دۆخی ئەمنیە دیارە کاک محەممەد سارا ئەو میدیایی کە ئیشەکات ڕنگدانەوەی سیاسەتی ئەو لایەنەیەکە هاوکارێکە خۆت سەر بەو لایەنێکە بەرزەستەیە کاتەوە پشتیوانیەکات ئەو لایەنانەی کە دوێنێ بینیمان کە هەڵیان لە کەرکووک نایەوە فتنەیەکیان دروست لە نێوان پێکاتەکانی کەرکووک هەمان ئەو ڕاگەاندنی ئەو کەناڵانە بوو خۆ ڕاگەاندنی ئەو لایەنانە بوو خۆ لایەنی دیکە نەبوون ئێمە بینیمان چەند کەناڵێکن لە هەولێرەوە چەند پامێریان بەرداتە ناو ئەم شارە با شێوەیە لە شێوەکان لە دوێنێ نیوەڕۆ بانگەوازیانە کرد کورت هەڵەسێت و ئاڵای کوردستان و بەشکۆ گەڕێنەوە بەڵام بینیمان کەس کار ساتی شتێکات ئێمە زوو هاواریەوەمان کرد کە پێویست ناکە ئەم دۆخە بخڵقێت کەرکووک تەحەملی و باردۆخە ناکات وەلایەنی کوردی بریندار مەکەن جاریشتر و ئەو ڕووداوانەی کە لە ڕفراندوم و لە دوای ڕفراندوم و 16 ئۆکتۆبەر بەسەر هاوڵاتیانە دوێنێ ویستیانەوە دووبارەکەنەوە لە ڕێگەی میدیاکانی خۆیانەوە چکە خۆیان هەڵهاتوون ناتوانن بگەڕێنەوە 19 بارگەیان چۆڵکراو نایەنەوە ناوی بتاوەی بارگایەکەکەن یان ئێمە کارە ساتە بۆ ئەو لایەنانە بۆ میدیانە کە بە قسەی ئەو جیهەتان ناکەن بۆیە ئەو دۆخە نەخوازراوی لێ دێ بۆیە پێویستە ینی میدیاکان بەرپرسانەتر مامەڵەکان و ئەو لایەنانی کە لە هەولێرەوە بە دووربین سێری کەرکووکەن پێویستە بیر لەوە بکەنەوە دۆخی کەرکووک تەحەملی ئەوە ناکەوە ڕێنمایی ئەو ڕۆژنامەوان و میدیاکاریانە خۆیان بدەن کە پێویستە بە شێوەیەکی تەندروست ڕووماڵی چالاکیەکان کەن ڕووماڵی ئەحداسەکان بەڵێ هەرکو خۆت ئاماژەت پێ کرد لە کاتی ڕفراندۆم و دوای ئەو لێکەوتەکانی ڕفراندۆم و ئەو دۆخەی دوێنێش ئەو گرژەی دوێنێ و چەند ڕۆژی ڕابرد و هەمیشە بینی کە کەناڵی ئاسمانی کەرکووک هەوڵی ئەوەی داواکەوە دۆخەکە هێور کاتەوە کە دۆخەکە ئارام کاتەوە بەراورد بە کەناڵەکانی تر و میدیاکانی تر بۆچی ئەم جیاوازیە لە نێوان کەناڵی کەرکووک و کەناڵەکانی تر
من باسم کرد کەناڵی کەرکووک کەناڵێکی بەرپرسیارە بەرامبەر هاوڵاتیان بەرامبەر بینەرانی خۆی بەرامبەر جۆگرانی خۆی و هەوڵی ئەوە ئەدات کە ئاسایشی کۆمەڵایەتی کەرکووک تێک نەچێەوە ئەو دۆخی کەرکووک پێ تێک نەچێ خۆی ئێمە شەتوانین بە پشتیوانی و لایانی خۆمانەتوانی بۆ منە 2000 کەس پێی دەسەرزادا بەڵام دوایی کاردانەوەکان چێ بێ وە پێم وایە کەناڵی کەرکووک دووربینترە و ڕاسترە ڕوانێت لەسەر ئەحداسەکان و ئاگای زیاتر لە دۆخی کەرکووکەوە ئەو جم و جۆڵە سیاسیانە و هەواڵگریانی کە لە کەرکووک ئیش تێکرێت و ئەو لایەنانێکە ئەنوێ فیتنە و ئاژاو لە کەرکووک کەناڵی کەرکووک خوێندنەوەی بۆ بابەتانە کردووە دراسی هەموو ئەو بابەتانی کردووە کە ئەم خۆپیشاندانان تا چەند تەندروستەوە تا چەند تەندروست نییە ئێمە لە سەرتاوە ڕووماڵی و چالاکیانە ئەو کارانەمان کرد کە ڕێگای هەولێر کەرکووکیان داخست بووە بە شێوەیەکی خراپ ئیشان تیا کردبوو ئەو برادرانە ئێمە حەدەسەکان ماوەکو خۆی واستەوە بەڵام ناکرێت میدیا ببێتە تەرەفجیت ناکرێت میدیا ببێتە لایەنگر کە هانی خەڵک بداوە نابێ میدیا ببێتەوەی کە ئاژاوە لە شارەکە بناتەوە ئەمە کاری میدیانیە بەڵکو کاری ئەتوانم بڵم هەواڵگیری یاخود بە شێوە لە شێوەکان لە کاری ئەو حزبانەیە کە لە کەرکووک نین و ئاەنەوێ لە دوورەوە ئاژاوە بە کەرکووک بەڵێ کاکڕەوان تاکو چەند لە ئێستاە ڕاگەاندن هەمان ئەو دەسەڵاتی هەیە کە ئەو تێ ڕاگەاندن هاوکارێکی گرینگە بۆ ڕێنەسانسی وڵات یاخۆت بۆ گۆڕانکاریەکان و بۆ ئەو شێرکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە و پاڵانی گەنجان بۆ ئەوەی کە گۆڕانکاریەک بکەن بە شێوەیەکی گشتی تاکو چەند ڕاگەاندن هەمان دەسەڵاتی ماوە لە ئێستاە دیارە ئەزانن ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە لە هەر وڵاتێک بووە بایەخ و گرنگی تایبەتمەندی خۆی هەیە وە لە عێراق و بەتایبەت لە کەرکووکش ڕاگەاندن ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە چ بە باشی چ بە خراپی وەکو دەستگای میدیای کەرکووک هەمووان شایدی ئەومان ڕەنگە بۆ بدەن کە ڕۆڵێکی باشمان بینیوە لە شارەکەەوە ڕۆڵێکمان بینیوە کە ئاشتی بەرقەرار بێەوە نبینە هۆی بارگژی و نبینە هۆی بارگرانی بەسەر میلەتەکەمانەوە ئێستا هەندێک کەناڵ بوونێت بەڕاستی لە تا ناشارمە بوونێتە بارگرانی بەس سەرم خەڵکەوە ینی لە لایڤێکە کاتۆ بە مۆبایلەکە یاخود بە کامێرەکەی لایڤ کاتۆ لە کەرکووک قەوما لە کەرکووک ڕوویدا لە کەرکووک تەقینەوە بوو ینی جۆرە لە جۆران ناومێدی پێوەی دیارەوە جۆرە لە جۆرەکان هانی دووبەرەچێدا هانی فیتنەگەرایەدا هەوەهانی ئەووادا کە دایم کەرکووک لە سیراع بێ دایم نمونەی کەرکووک وا پیشانەدەن کە کەرکووک دایما مشکلیتی ئالۆزیتیە شەڕ و فیتنەیتیە بەڵام کەرکووک خۆ بینین چۆنە کەرکووک ئەوە نییە کە ئەو کەناڵانە باسێکن بەڵکو ئەوەیە ڕاستی دروستەکەی ئێمە لە کەناڵی کەرکووک لێرین و بارگای سەرچیمان لە شارەکەی و ڕۆژانە ڕووماڵی تایبەت بە خۆمانەکەین و بینەرش بیوێ ڕاستەکان بۆی دەرخات وانە سێ کەناڵی کەرکووکە خۆدا خۆ پیاسێکی ناوشارکە خۆ دیارەکە رووسانە ئەگەر کەمێ لە ڕوودا و پشێوەکانی دوێنێ دووکەوینەوە بەراورد دێ بکەین بە شێوەیەکی گشتی لە نێوان دۆخی میدیای کوردی ئێستا بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەخۆ بۆ داهاتوو چۆنە بێت دوایە لە دواکەوتندا یاخود هەنگاو بەرەو پێشەوانێت بەداخەوە کاک محەممەد بەڕاستی ڕاگەاندن ئێستا بە شێوشی گشتی دەورێکی باشی نییە و ڕۆڵێکی باش نبینێ لە ڕاگەاندنی کوردی ڕاگەاندنی کوردی مەبەستمەوە ڕاگەانی ئەتوانم بڵم ڕاگەانی عراقیش ئەنە ڕۆڵێکی باش نبینن و ڕۆڵەکە بینن کە ڕۆلی پێتمە شەڕی ڤیوێ ئێستا چەند هزار کەس سێر مەکات چەند کەس لایک مەکات چەند کەس شیر و کۆمنتم بۆکە ینی ئێستا شەڕەکە زیاتر بۆ شەڕی لایک و کۆمێت و ڤیۆکە چەند بینەرمە بێ ئەوە ناگەڕێتەوە بۆی کە میدیا ڕۆڵێکی باش بدینێ بۆی خزمەت بە کۆمەڵانی خەڵک بکات خزمەت بە شارەکەی خزمەت بە وڵاتەکەی خزمەت بە پیشەی بوون خزمەت بە ئەو ئیشە بکە کە کاری تیاکەیان تۆ میدیا دەورێکی باشی هەبوو پێشتر ئەنی پێویستە ئەو ڕوحێتە لای کەناڵانە ڕۆڵی کاریگەر بەڵام ئێستا کاریگەرەکەی خەریکە کاڵە بێتەوە لەبەرچی لەبەرەوەی ئەوەندە میدیا زۆر بوو ئەوەندە سوۆسیال میدیا زۆر بووە خەڵک نازانێت بڕوا بەچی بکات تۆ لەولاوە ئەڵێیت کەرکووک مشکلێتیە عراق مشکلێتیە بەغدا مشکلێتیە کەناڵێتر لەو لاوەڵێ نامشکلێتیانە کەناڵەکەڵێ لە ئاوازیشی ترە خوێنێ بۆ ئەمە خراپە ینی میدیا پێویستە بگەڕێتەوە بۆ ڕۆڵە گرنگەکەی خۆی و خزمەت بە هاوڵاتیان بکەوت با جدی ببێتە دەسەڵاتی چوارەم وەڕەکەی
بێ بەسەر ئەم دەسەڵاتە زۆربوونی دەستگایانە یعنی زۆربوونەکان من زەرە دەگەڕێتەوە بەشێکی بەزەرە گەڕاوەتەوە بەداخەوە بە تایبەتی لە ڕووماڵکردنی ڕووداوەکان ینی ئێمە بینیمان لە خۆپیشاندانی بەغدا لە هیچ شتینەکان و بینیمان لە ڕووداوەکانی هەولێر لە ڕووداوەکانی سلێمانی یاخود لەوانەی کەرکووک میدیا ڕۆلی خراپە بینیە میدیا بۆتە ئەوەی کە ئەو مزداقەتی لە دەستداوە تۆ بۆ نمونەکەیتە کەناڵێک سێرەکەی شین و ڕۆیە هەندێک جار هەندێک دەستگاکانڵێ وەرە کۆمنت میشە وەرە کۆمنت پێێتڵێ ئێ میدیاکەی ئەمە ئیشی میدیای تۆ بڵێ وەرە لە کۆمنت دەکات چتە کۆمنت دوای باتە تەلگرام نازانمەت باتە ئەنی ئەمە بەڕاستی ئەمە ئیشی میدیا نییەوە میدیا دەبێت بەرپرسانە مامەڵەکەەوە شەڕی لایک و کۆمنتە بەڕاستی بەداخۆ ئەمە وای کردووە میدیا و مزداقەتی نێمینە لای خەڵک بووە ئەم زۆربوونی سوسیال میدیا و زۆربوونی تۆڕە کۆمەڵایەتەکان ژوای کردووە هاوڵاتی بۆ خۆی بێتە پەیامنەر بێتە ڕۆژنامەنووس و پۆستێکەکە هەرێکی بۆتە سەرچاوی بۆ ئەمە وای کردووە هاوڵاتی ناحقینیە هاوڵاتی وای لێ هاتووە نازانێت ئەمە سەرچاوە ڕاست و دروستەکەیە کە بەدوای بگەڕێ بۆیە ئێمە بانگەشییان بۆکەین کە بێنە تەماشای کەناڵی ئاسمانی کەرکووکەن کە بێگومان هەواڵە دروست و ڕاستەکان و پامە باشەکان لە کەناڵی کەرکووک بەخشێت بەڵام کاکڕان پێم خۆشە هەندێک باسی خۆشتمان بۆ بکەی بێگومان ساڵانێکی زۆر بەڕێستان کارمەندی کەناڵی ئاسمانی کەرکووک خۆ دەستگای میدیایی کەرکووکن سەرەتا لە کێوە دەستت پێکرد ئەزمونێکی چۆم و بێگومانە بێ بەسەرهاتی پێشمان بۆ بگێڕیتەوە وەڵام من لەسەر ساڵی 2002 دەسم کردو بەکاری میدیایی تقریبا پێم وابێ 13 ساڵە کات سەرەتا بە پێشکەشکاری دەسم پێ کرد و دوایی گەڕام بۆ دوای ئەو زانیاریکی نێبوو هەنگاوت ناوە بەڵێ وا لە بەشێ زۆری لە سایتەکان و ڕۆژنامەکان و گۆڤارەکانی کەرکووک و کوردستان ئیشم کردووە و سەرنووسەری گۆڤار بوومەوە سەرنووسەری گۆڤاری تیڤیم بەسەرهاتەکان وەڵای من بخۆی کە ئەویشم کردووە زیاتر ئیشی هەواڵ بووە و ئیشی بابەتی جدی بۆ ڕەنگە هەندی ئەحداسمان بەسەر هات بێ ناخۆش بیانی خۆشیەکان ڕەنگە کەمتر بێت بە حکمەوەی ئیشەکانی ئمە زیاتر وشک بوو یاخود پێڵێن بەڵام کۆمەڵە هاوڕێشت هەیە کاپێکەوە کاتێکی خۆشیش بەسەر بن لەگەڵ کارەکانتانە باشە کاکڕەوان ئەگەر بپرسم بەردەوام میدیا عێراقی بێگە کوردی بێ بە گشتی بەردەوام وەکو ئاماژەت پێ کرد لە کێبڕکێدان ڕکابەریدان بۆ دەستنە سەر هەواڵێک بۆی سەباق بن یعنی دەست پێشخەر بن هەڵبەت وتمان پێشتر ئاماژەماش پێ بکەوە شەڕی لایک و کۆمنتە بەڵام هۆکاشێ تاکو ئێستا میدیایەک چارەسەرێکی لاەنە بووە بۆ منە خۆی تەبەنی بکات دەست پێشخەری بکات بۆ هەموو پرس و بابەتێکە یعنی میدیا بۆچی دەست پێشخەر نەبوو بۆ دۆزینەوە ڕێگە چارێک میدیا هیچ لە ئەرکەکانی یەکیش لە یشەکانی ئەوەیە کە بەرپرسیار بێەوە ڕێگە چارە بدۆزێتەوە بێتە پامێک بڵاو بکاتەوە کە خزمەت بە هاوڵاتیان بکات میدیا خۆی دەبێت ئەو دەورەش بدینێ بەڵام بەداخەوە مناڵە من هەرێگەڕێنەوە بۆ کاری گواستنەوە ئێمە من نمونێکتان بۆ باسکە مە لەسەرەوەی کە ساراخانش باسی کە باسی بەسەر هاتوین ئێمە ساڵی 2 ساڵ لەمە پێر بوو کە کۆرۆنا بە شێوەیەکی بەربڵاو لە کەرکووک بڵاو بووە دەوری سەعات دوابزانم یەکی شەو و 12 نیوانە بوو لێکێ لە بنکە تەندروستیەکان ئۆکسسیجین نەمابوو بڵی ئۆکسسیجین و کە بیدرێ بە نەخۆشەکان ئێمە ڕاستە خۆ بیرمان لەوە کردەوە پێشتەمە ڕوومات بکرێەوە ئەرکێکی جگەلەوەی ئەرکێکی خۆمانەوەکو میدیاکار ئەرکێکی ئەخلاقیشمان لەسەرەکە ئەو کۆمەڵێ نەخۆشە بوو بەداخەوە تووشی کڕۆن نەبوو پێویست بوو ئێمە ڕێگە چارێک بوو بۆ هەر بۆ شەوە بڕیانماندا کە ئێمە ڕووماڵی ئەو بابەتە بکەین و لە ڕێگای ئەو تیمەی کەناردمان کە شاڵا و ئەو هەواڵانی لە بەشی مستەوە ڕوێنەگر و شۆفێرەکان و لێرە لەگەڵ برادرانی ئەمە دەستمان بە ڕۆماڵێکی 2 سەعاتی کرد و توانیمان یعنی بەو شەوە درەنگانی شەوە بتوانین هەم نەخۆشەکان لە ڕێگای ئێمەوە وامان کرد کە بەرپرسانی تەندروستی و بەرپرسانی لایەنە پەیوەندیدارەکان بێنە خەت و بتوانین چارەسەرێکی گونجاو بۆ ئەو دۆخە بدۆزینەوە وە کردشمان خۆشبەختانە ڕۆڵێکی باشمانە بوو بۆ ئەم نمونەیە بۆ دێنمەوە کە میدیا ئەرکی ئەوەیە کە خزمەت بکە ئەرکی ئەوەیە کە ئارامی و سەقامگیری بۆ وڵاتەکەی خۆی فراهم بکات و ئەرکی ئەوەیە بتوانێت کارێک بکات کە جێ دەستی دیار بێنەکەوەی کە من تەنها بۆ لایکێک بۆ کۆمنتێک یاخود بۆ ئافرینێک بچم زەرەر بە میلەتەکەم بگەێنم زەرەر بە شارەکەم بگەێنم یا بە وڵاتەکەم کاکرام نەگەڕێمەوە سەر ئەوەی کە تایبەتە بە تۆ کە بەڕێستان لە بەشی هەواڵن یاخود لە ژووری هەواڵن تاکوشان ئەو ئەرکی لە سەرشانی ئێوەی ئەرکێکی قورسە و هەستیارە بەڵێ
وڵی بەشی هەواڵ لە هەموو کەناڵێکەوە لە هەموو دەستگایەکە ئەرکێکی بەرپرسیارە ئەرکێکە پێویستە تەحملێتیش باشی هەبێ ڕەنگە ئەو ڕۆژانی و ڕووداوانی کە بۆ ئێمە دێ ڕەنگە دڵێکی باشی بێ کە ڕووماڵێکە هەندێک جا هەواڵی ناخۆشەیە هەواڵی زەرک بڕ هەیەەوە هەواڵ هەیەکە ناکرێت بەخش بکرێ بەڵام لەبەر ئاسایش کۆمەڵاتی یاخود لەبەر کۆمەڵانی خەڵک پێویستە بە شێوەی لە شێوەکان بگەینی وە بە شێوێکی سانایی بێ بۆی هاوڵاتی تووشی لە ڕاوکەێنە بێ بۆیە پامەکان کە لە بەشی هەواڵەکانەوە دەرەچەوە خوێندرێتەوە پێویستە کەمێک وردبین بیتایە کەمێ بەدیقەت بیتایەکە تا چەند ئەم هەواڵە زەرری هەیە بۆ کۆمەڵانی خەڵک تا چەند سوودی هەیە تا چەند پێویستە ئەم هەواڵە و من باسشم کرد هەندی هەواڵ هەیە بۆ منە ئێمە پێش هەموو لایەنەکان زانیمانە پێش هەموو دەستگاکان زانیمانە بەڵام پێویستی نەکردو یاخود بە شێوە لە شێوەکان خزمەتی نەکردو بە خەڵک بۆیە ئەو هەواڵەمان وەلا ناوە خۆمان خەفەتەکەمان لێ خواردۆ نەماداتابێت هەر لەسەر ئەو جۆرە کاگەڵ تا چەند گرنگە لەسەر هەواڵ ڕووداوەکان ستاندن بکرێت چونکە ئەزانین ئێستا باو با تۆڕە کۆمەڵایەتەکانە پڕە لە هەواڵی فەیک ئەمە تا چەند گرنگە وردبینی وەکو ئاماژت پێکرد و وەستاندنی لەسەر بکرێت من باسی ئەوم کرد کاک محەممەد پێویستە و هەواڵانی کە پەخشەکرێت ڕاستی و دروستەکەی بۆ ئەو سەرچاوی کە پێتەدا پێویستە بیسەلمێنی یاخود لە شوێنێکی باڵاوە بدرێ پێت بۆیە پێویستە و هەواڵانی کە ئەدرێ یاخود پەخشەکرێت و مزداقێتی هەبێەوە دوجار بتوانیت کە پزڕاز بکرێتەوە لایەن جیهەتی بەرپرسەوە ئەجا پێشکەشی باوڵاتیان بکرێن دێ هەواڵ هەیە تاکو نەزانانی ڕاستی و دروستی پێویست ناکات پەخش بکرێت بالایەنێک بۆت ئیسپات بکە یاخود لایەنێک بۆت پزڕاست کاتەوە کاتاتوانی پەخش بکەیت و بڵاو بکەیتەوە بەڵێ کاگڕان تاکوچەند هەمهەنگی هەیە لە نێوان دەستگا میدیا جیاوازەکان یاخود کەناڵەکان هەرچەنە ینی سەر بە لایەن و حسبی جیاواز بن ئاخۆ هیچ هەمهەنگێکێ لە نێوانی ئەنا وڵای مە لە کەرکوب دەستگای میدیایی کەرکوب کە چکە بارگا سەرکەکەمان لێرەوە بینێتە میدیای دایک لەم شارەوە ئەو ڕۆژنامەوانی کە لە کەرکوب ئیشەکەن بەشێکی زۆری کارمەندی ئێمە بوون و خۆشتانەزانن بۆیە ئەمە هاوکاری هەموو لایەنەکانەکەین هاوکاری هەموو میدیاکارەکانەکەین کاکڕان بەشێکی گشتی باسیەکەن واتە نەک تەنها لە شاری کەرکوک بەشێکی گشتی بەڵێ شوێنەکانی دیکەش لە هەرێمی کوردستان لە عێراق لە شوێنەکانی دیکەش کە دێنە کەرکوب و پێویستیان بە هاوکاریەوە ئێمە ڕێنمایەنەکەین یاخود ڕێگە ڕاستەکەیان پێ نیشانە دێن یاخود ئەوەی کە پێویست بێت و ئەرکی ئەمەیە کە خزمەتیان بکەین بەڵام بۆ مەرجێک کە هەواڵەکان بۆ ڕاستی گوازنە باشە بەم بێلایەنی و بەم ڕۆحیەتە کەرکووکیان و ڕاست و دروستی خۆی دەستگای میدیای کەرکوب تا چەند لە لای دەستگا میدیا عێراقیەکان جێی خۆی کردوتەوە بۆتە جێی متمانە و سەرچاو بۆ دەستگا میدیا عێراقیەکان بێگومان لە عێراقشکە و میدیانەی کە بەرپرسیارن و بە پیشیانە ئیشەکان گەڕانەوە بۆ دەستگای میدیای کەرکوب و سەیری هەواڵەکان یاخود بابەتەکانیان کردووە ینی بۆ ئەو هەواڵە ڕاست و دروستانەی کە لە شارەکان ڕۆدا گەڕاونەوە سەر دەستگای میدیای کەرکوب کە ئاخۆ بزانین دەستگای میدیای کەرکوب چیە لە کەناڵی ئاسمانی کەرکوب لەو بارەوە ڕێی چیە یاخود چۆن ئەحداسەکانی گواستویان ئەحداسەکان تا چەند ڕاست و دروستە ئەو ڕووداوانی کە لە کەرکوب بووە بۆیە ئێمە ئەتوانە بڵێم بووینەتە سەرچاوی باشی بۆ ئەو دەستگانی کە بەرپرسیارن نەک بۆ دەستگانی کە شەڕی لایک و کۆمنتەکەن و یاخود فیتنەواژاو بنەوە بەڵێ کاکڕان تاکو چەند دەستگای میدیای کەرکوک لە کارەکانی ڕازیە لە ماوەکانی ڕابردوو و لەگەڵ ئەوەشە هەر ڕەخنەیە کە ڕووبەڕوی ئەبێتەوە تاکو چەند ئێوە بەدڵێکی فراوانە وەریئەگرن و ئەگەر هاتوو هەر کێش و گرفتێک هەبوو لە ئێوەیە یاخود هەر کەم کورتێکە بۆ هەڵدەن کە چارەسەری بکەن وڵای ئێمە ئەوەی بینەر بوێت ئێمە لە خزمەتیان نین و هەوڵمانداوە بینەجێ ڕزامەندی هاوڵاتیان و بینەرەکانی خۆمان و کەم و کورتی بێگومان لە هەموو دەستگایەک کەم و کورتی هەیە و کێشە هەیە گرفت هەیە ڕەنگە کێشە گرفتەکان زیاتر بابەتی مادی بن یاخود بابەتی کەرەستەی هونەرەکان بن لە هەموو دەستگایەک ئەو بابەتانە هەیە ئێمەش لە کەرکوب بەتەرنی لەو جۆرە کەم و کورتیانە و ئێمە هەوڵمانداوە لە ماوەی ڕابردووشە هەوڵمانداوە کە بینە جێئومێدی کۆمەڵانی خەڵک و جێئومێدی بینەرانمان لە هەموو پێکاتە جیاوازەکان وە لە ئێستاشەوە لە ساڵی نوێشەوە کە ساڵیادی دامەزراندنمانە بەڵێنی ئەوە دێن کە کاری باشتر کاری بەجێتر کاری گونجاوتر بکەین بۆ بینەرانمان و بتوانین خزمەتیان بکەین و ببینە دەنگ و ڕەنگی پێکەوە ژیانی کەسەکان ئەمڕۆ 12 ساڵ تێپەڕەوە لەسەر دەستگای دامەزراندنی دەستگای میدیای کەرکوک یاخود بە ئاسمانی بوونی دەستگای میدیای کەرکوک بۆ ساڵی داهاتوو تا چەند زیاترە سنوێر ناو خەڵکی لەگەڵ کێشە و گرفتەکانیانە بن دەمیان بڵێن پایامەکانیانە گوازنەوە باڵپشت و پشتیوانیانەکەن ئەمە بێگومان لە ساڵی نوێە باکو ئاماژەم پێکرد بەڵێنی وادین کە بتوانین
زیاتر خزمەت بە هاوڵاتیان کەین زیاتر ئەو دەنگ و ڕەنگە جیاوازانی کە لە شارەکە هەیە ئەو جۆرە بابەتانی لە شارەکە هەیە و ئەحداسانی کە لە شارەکە ڕوو ئەدات بیگوازینەوە پیشانی بدەین و هەوڵی چارەسەرشی بۆ بدەین و لایەنی پەیوەندیداری بۆ وەربگرین کە بتوانێت بەدەنگ هاوڵاتیانەوە بچێت و ببینە ئەو سۆنگۆی یاخود ئەو میبەری کە هاوڵاتیان بتوانن دەنگ و ڕەنگی خۆیان بگەێنن و بتوانن بە دوای چارەسەرکردشیان بدۆزن. زۆر باشە کاکڕەوان لا کۆتاییە هەر شتێکە ئاماژەمان پێ نەکرد بێ وا دوپیامی بەڕێستان چییە؟ زۆر سوپاس دەستان خۆش ببووم دەرفەتە دووبارە ساڵیاتی دامەزرانی کەناڵی ئاسمانی کەرکووک لە خۆمان و تەواوی بینەران پیرۆزەکەم و ئیشەڵا و هیوادارشم کە بتوانین جێ ئومێدی هەموو بینەرامان بین و بتوانین دەنگ و ڕەنگە جیاوازەکان بگەینین و لە شاشە جوانەکەی کەرکووک پاشی بکەین. زۆر سوپاس بێت. سپاس بەڵێ بەڕێزان گەیشتی ناکۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی باش تاکە و پرۆگرامێکی تر و ڕۆژێکی تر خواتان لەگەڵ خواتان دەست خۆش. دەست خۆش.